بیسەرانی بەڕێزی ڕۆژهەڵاتیوی و بەرنامەی کرێکار بە بەرنامەیەکی دیکە لە بەرنامەکانی کرێکار بەیەکەوەی لەم دیدارەماندا دەپەرژینە سەر دۆخ و گوزەرانی کرێکارانی کۆچبەر لە باشووری کوردستان. سەرەتا هەواڵە کرێکاریەکان. کۆبوونەوەی ناڕەزایەتی کرێکارانی ماشین لێنتی سمنان. کرێکارانی کارخانەی ماشین لێنتی سمنان وێڕای بنەماڵەکانیان لە بەرامبەر فەرمانداری ئەو شارە کۆبوونەوەی ناڕەزایەتیان وەڕێخست. ڕۆژی چوارشەممە دوانزی گەلاوێژ 15 کەس لە کرێکارانی کارخانەی ماشین لێنتی سمنان سەبارەت بە لە سەرکاردەرکردن و دواکەوتنی هەغدەستی کرێکاران کۆبوونەوەی ناڕەزایەتیان لە بەرامبەر فەرمانداری ئەو شارە وەڕێخست. سەید جەواد موسەوی نوێنەری کرێکارە لە سەرکاردەرکراوەکان لەو بارەوە وتی سەرەتای مانگی خەرمانان خاوەنکاری ئەم کارخانەیە 22 کرێکاری گرێبەستی کاتی ئەو کارخانەیەی بەهۆی واژۆنەکردنی بەڵێننامەی زۆرە ملی لەسەر کار دەرکرد. ئەو ڕوونی کردەوە کە خاوەنکار لەو بەڵێننامەیەدا مافی ناڕەزایەتی لە کرێکارانی زەوت کردبوو داوای لە هەموو کرێکاران دەکرد کە ئەو بەڵێننامەیە واژۆ بکەن و پێبەندی بن. بە وتەی موسەوی هەندێک لە کرێکاران لە ترسی لە دەستدانی کارەکەیان ملیان بە واژۆکردنی بەڵێننامەی دەستکردی خاوەنکار داوە، بەڵام 12 کەس لە کرێکاران کە ئامادە نەبوون ئەو کارە ئەنجام بدەن لە سەرکار دەرکراون. کرێکارێکی دیکەی ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی ئیسفەهان گیانی لەدەستدا. لە سێ کرێکاری سوتاوی ئاگرکەوتنەوەی ئیسفەهان کەسێکی دیکەیان گیانی لەدەستدا. بەپێی هەواڵی هێرانە پاش ئاگرکەوتنەوە لە کارخانەی دروستکردنی زەرفی سەفەری ئیسفەهان لە ڕێکەوتی دوی خەرمانانی ئەمساڵ سێ کرێکار سووتان کە دەستبەجێ یەکیان گیانی لەدەستداوە و دوو کەسی دیکەیان بۆ چارەسەری سوتاوەکەیان ڕەوانەی نەخۆشخانەکران. هەواڵەکان ئێستا باز لەوە دەکەن کە ڕۆژی چوارشەممە 12 خەرمانان یەکێکی دیکە لە کرێکارانی سوتا و گیانی لەدەستاوە. ئێستاکەش وەک لە هەواڵەکەدا ئاماژەی پێداوە کرێکارەکەی دیکەش ڕادەی سوتاویەکەی 80 بۆ 90% ڕاگەیاندراوە و ڕەوشی تەندروستی زۆر خراپە. هەغدەستی دواکەوتی کرێکاران 15 مانگ لەگەڵ دەستخۆشانە و جێژنانەی ساڵەکانی 90 91 92 93 هەروەها ساڵی ڕابردوو 60 کەس لە کرێکارانی ئەو کارخانەیە بەبێ هۆکار لەسەر کار دەرکران کە خاوەنی پیشینەی کاری چەندین ساڵە بوون کە تا ئێستا نەیانتوانیوە حەقدەستەکانیان بە تەواوی لە خاوەنکار وەربگرن. مانگرتنی کرێکارانی پێترۆشیمی فەجر. کۆمەڵێک لە کرێکارانی پێترۆشیمی فەجر لە ناڕەزایەتی دەربڕین بە زیادنەکردنی هەغدەستەکانیان و بێبەشبوون لە کۆمەڵێک مافی سنفیان بۆ ماوەی 6 کاتژمێر دەستیان لە کارکێشە و مانیان گرت. بەپێی هەواڵەکان ڕۆژی دووشەممە دەی خاکەلێوە نزیک بە 50 کرێکاری پێترۆشیمی فەجر کە بۆ ماوەی پتر لە 2 ساڵە گرێبەستەکانیان لە پەیمانکاریەوە گۆڕدراوە بۆ هەتاتایی لە ناڕەزایەتی دەربڕین بە زیادنەکردنی ئاستی هەغدەستەکانیان و بێبەشبوون لە کۆمەڵێک مافی سنفی دەستیان لە کار کێشاوە. یەکێک لەو کرێکارانە کە نەیویستوە ناوی ئاشکرا بکرێت لەو بارەیەوە دەڵێت لە درێژەی ناڕەزایەتیە سنفیەکانی کرێکارانی پێترۆشیمی فەجر لە ساڵی 90 تاوی ژمارەیەک لە کرێکارانی پەیمانی ئەو دامەزراوەیە گرێبەستەکانیان گۆڕدرا بۆ ڕاستەوخۆ، بەڵام هەغدەست و مافەکانی تریان پێچەوانەی بەڵێنەکان پێیان نەدرا و ئاڵوگۆڕێکی ئەوتۆی بەسەر نەهاتووە. بەوتەی ئەو کرێکارە کرێکارانی ناڕازی وتویانە ئەگەر گرێبەستەکانیان ڕاستەوخۆیە بۆچی بەجلی کرێکارانی کۆمپانیای ڕامپۆکۆ کار دەکەن و بۆ ئەو کۆمپانیایە کار دەکەن و ئەگەریش لەژێر کۆنتڕۆڵی ئەو کۆمپانیایە کار دەکەن بۆچی لە خزمەتگوزاریەکانی ئەو کۆمپانیایە بێبەشن. ئەو کرێکارەی پێترۆشیمی فەجر لە کۆتایی داوتی مانگرتنی کرێکاران بە بەڵێنەکانی حراسەتی پێترۆشیمی فەجر سەبارەت بە بەدواداچوونی داواکاریەکانیان لە ڕۆژانی داهاتوودا کۆتایی پێێت. 93% کرێکاران لە ئێران خاوەنی گرێبەستی کاتی کارن. بەپێی ئاماری بڵاوکراو لەلایەن وەزارەتی کار تەنیا 7% کرێکاران لە ئێران خاوەنی گرێبەستی فەرمین و باقی کرێکاران بە شێوەی کاتی سەرقاڵی کارکردنن. محەممەد ڕەزا باقییان نوێنەری کرێکاران لە شۆرەی عالیکاری ئێران ڕایگەیان بەپێی ئاماری وەزارەتی کاری ئێران تەنیا 7% کرێکاران بە شێوەی گرێبەستی فەرمی سەرقاڵی کارن و 93% کرێکاران بە شێوەی گرێبەستی کاتی خەریکی کارکردن و لە بەرچاوگرتنی ئەو ئامارە ئەگەر گەڵاڵی ئەمنیەتی پیشەیی کرێکار و
ئەمنیەتی سەرمایەگوزاری خاوەنکار بە لابردنی گرێبەستی کاتی کرێکاران بەڕێوە بچێت. ئەمنیەتی کاتی پیشەیی کرێکاران لە ماوەی دیاریکراوی گرێبەستەکە دەکەوێتە مەترسی و دەرکردنی کرێکاران ئەو کاتە تەنیا بە سەلیقەی خاوەنکار دەبێت. ئەو هەروەها جەختی کردەوە ئەگەر ئەو گەڵاڵەیە بەڕێوە بچێت مافی لەسەر کاردەرکردن بە تەنیایی دەدرێتە خاوەنکار و ئەو کات گرێبەستی فەرمی و هەمیشەیی مانای خۆی لەدەست دەدات. کەوتنە خوارەوەی سێ کرێکار لە پاڵاوگەی بەندەر عەباس. سێ کرێکاری بیناسازی لە کارگەی پەیمانکاری سەنایەی ئازەر ئاب لە پرۆژەی گەڵاڵە و گەشەی بەنزینی پاڵاوگەی کۆنی بەندەر عەباس تووشی ڕووداوی کاری هاتن و بەو هۆیەوە یەکێکیان گیانی لەدەستدا. بە پێی هەواڵەکان ڕۆژی 29 گەلاوێژ ئەو سێ کرێکارە لە بەرزایی 30 متری لە ناو دووکەڵکێشی کوورەی بویلەری پاڵاوگا سەرقاڵی ڕەنگی سەنعەتی سەند بڵاست بوون کە بەهۆی پچڕانی شلەنگی کۆمپرەسەری هەوا و پێکدادانی لەگەڵ لولەی 20 سانتیمتری چێوبەست لە بەرزایی بەربوونەتەوە. لەو ڕووداوەکاریەدا یەکێک لە کرێکاران گیانی لەدەست دەدات و کرێکارێکی دیکە کە لە نێوان مێڵەکانی کوورەی بویلەر گیری کردبوو بە توندی بریندار دەبێت. بەڵام کرێکاری سێیەم بە خۆهەڵواسین بە میلەکانی نێوان کوورەی بویلەر خۆی دەپارێزێت. شۆرای نیگابان 1 ملیۆن کرێکاری بیناسازی لە بیمە بێبەش دەکات. گەڵاڵەی گۆڕینی مادەی 5 یاسای بیمەی کۆمەڵایەتی کرێکارانی بیناسازی 1 ملیۆن کرێکاری بیناسازی لە مافی بیمە بێبەش دەکات. بەپێی هەواڵە ناوخۆیەکان بەرپرسی مەکۆی سنفی کرێکارانی بیناسازی پارێزگای یاس لەم بارەیەوە ڕایگەیاند بەڕێوەبردننی گەڵاڵی گۆڕینی مادەی 5 یاسای بیمەی کۆمەڵایەتی کرێکارانی بیناسازی 1 ملیۆن کرێکاری بیناسازی لە مافی وەرگرتنی بیمە بێبەش دەکات. ناوبراو لە درێژە داوتی بودجەی پیشبینیکراو بە زۆری بەشی بیمەی 800,000 کرێکاری بیناسازی کە پێشتر بیمەکرابوونەوە دەکات. ئەمە لە کاتێکدایە کە ئەگەر شۆرای نیگابان ئەو گەڵاڵەیە قبول بکات 1 ملیۆن کرێکاری بیناسازی لە مافی بیمە بێبەش دەبن. جێگەی ئاماژەیە ناوبراو لە درێژەی قسەکانی داوتی کاتێک کە نوێنەرانی پەرلەمان داخوازی نوێنەرانی یاسایی کرێکارانن بە مەبەستی دژایەتی لەگەڵ ئەو گەڵاڵەیە لە بەرچاونەگرت بۆمان ڕوون بووبووە کە نوێنەری پەرلەمان هیچ گرنگیەک بە چینی زەحمەتکێشی کۆمەلگا بە تایبەت کرێکارانی بیناسازی نادەن. ناوبراو لە کۆتاییدا محەممەد ساڵح جەوکار نوێنەری پارێزگای یەز بەهۆی قبول نەکردنی داخوازیەکەی بە مەبەستی چاوپێکەوتنیان بۆ قسەکردن لەسەر ئەو گەڵاڵەیە ڕەخنەی گرت کە لە کاتی قبولکردنی ئەو گەڵاڵەیە لە پەرلەماندا داخوازیەکەی قبول نەکردووە. دواکەوتنی هەغدەستی 2000 کرێکاری شارەداری بروجێرد. 2000 کرێکاری خزمەتگوزاری شارەداری بروجێرد ماوەی 2 مانگە هەغدەستیان وەرنەگرتووە. بەپێی هەواڵە ناوخۆیەکان محەممەد گودەرزی بەرپرسی بنکەی کرێکاری شاری بروجێرد بە هەواڵێریە نێخۆیەکانی ڕاگەیاندووە. شارەداری بروجێرد 2000 کرێکاری هەیە کە ئێستاکە بە تەنیا 1000 کەسیان لەسەر کارن و ئەو 1000 کرێکاری دیکەیان بێکارکراون. گودەرزی لە درێژەی قسەکانیدا دەڵێت بەهۆی کەمبوونی داهاتی شارەداری ئەو ڕێکخراوە نەیتوانیوە لە کاتی دیاریکراودا پارە بە قۆنتەراتچیەکان بدات. هەر بەو هۆیەوە هەغدەستی کرێکاران لە چەند ساڵی ڕابردوودا چەندین جار بە دواکەوتووە. جێگەی ئاماژەیە بەرپرسی بنکەی کرێکاری بروجێرد بە دواکەوتنی 2 مانگەی هەغدەستی کرێکارانی نامرۆڤانە زانی و لەو بارەوە وتی بەداخەوە تا ئەمڕۆ کەس سەرنجی گرفتەکانی کرێکارانی نەداوە. دەستدرێژی هێزە نظامیەکان کۆڵبەرێکی کوردی کردا قوربانی. کۆڵبەرێکی سەردەشتی کە بە مەبەستی دابینکردنی بژێوی ژیان ڕووی لە ناوچە سنووریەکان کردو و بە تەقەی هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامی بریندار کرا. بەپێی هەواڵەکان خالق خالەیی کۆڵبەرێکی کورد لە شوێنێک بە ناوی جۆگەی میرگاس لە ناوچەی ئالانی سەردەش کەوتۆتە بۆسەی هێزە نظامیەکان و لە ئەنجامی دەستدرێژی و هێزانە بریندار بووە. خالق خالەیی شەوی هەینی ڕێکەوتی حوتی خەرمانان تووشی ئەو ڕووداوە بووە و بەهۆی بەرکەوتنی گولە لاقی تووشی برینداری بوو و هەنووکە لە نەخۆشخانە بەسەر دەبات. لەم چەند ساڵی دواییدا ڕوتی کوشتن و بریندارکردنی کۆڵبەرانی کورد لە ناوچە سنووریەکان لەلایەن هێزە نظامیەکانی کۆماری ئیسلامیەوە بەربڵاوتر بووە و بە وتەی خۆیان ئەو هێزانە فشارێکی زۆریان خستووەتە سەر سەرەڕای تەقەی هێزە نظامیەکان و هەروەها زۆر مەترسی دیکەش. بەڵام کۆڵبەران ئامادەنین واز لە کار بهێنن چونکە بۆ خۆیان دەڵێن بێجگە لە کۆڵبەری دەرەتانی کارێکی دیکەیان نییە. بەڵێ بینەرانی خۆشەویست هەر بۆ شێوەیە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد تەوەری ئەم جارەی بەرنامەی کرێکارمان تەرخان کردووە بۆ لێکۆڵینەوە لەسەر دووخ و گزەرانی
کرێکارانی کۆچبەر لە باشووری کوردستان. هەر بەم بۆنەوە میوانداریەتی بەڕێز عوسمان زیندانی سەرۆکی سندیکای کرێکارانی بیناسازیمان کردووە. هاوڕێ عوسمان زۆر بەخێر بیت. زۆر سوپاس بۆ ئێوە. هاوڕێ عوسمان با لەو پرسیارە و دەست پێکەم سەرەتا سندیکای کرێکارانی بیناسازی بە چه مەبەستێک و بە چه ئامانجێک دامەزراوەوە لە چه ساڵێکدا؟ دەڵێ هەردووە بە دوای بە دەرکەوتنی سوپا و دامدەستگاکانی ڕژێمی بەعز لە ساڵی 1992 لە بەهاری 92 کە ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو بۆشاییەکی سندیکایی لە هەرێمی کوردستانە هەبوو بۆ ئەو مەبەستە هەر ئەو کات بەرەی کوردستانی ینی کە چەند حزبێکی سیاسی شۆڕگوێر بوون ئەوانە تشکیلەی بەری کوردستان تشکیلی سندیکای کرێکاریان پێکێناوەکو ئەحزابی سیاسی لە سەرەتادا بۆ ئامانجی کە بتوان ئەو بۆشایە یاسایی سندیکای کرێکاران پێک بێنەوە یعنی لە دوا بەدوای 92ەوە بە بەردەوامی 92ەوە پاشانی ئەم سندیکای کرێکارەیە بە ڕسمی مۆڵەتی لە حکوومەت یاریمی کوردستان و پەرلەمان وەرگرت بەردەوام بووە. ئەمە سندیکای گشتیە کە لە حەوت سندیکا پێگاتووە. سندیکای کرێکارانی بیناسازیش یەکێکە لەو سندیکایانی کە مۆڵەتی لە هەرێمی کوردستانە و لە دوای ڕاپەڕینەوە دروست بووە. ئامانجەکە ئەوەیە کە کرێکارانی بەشی بیناسازی دیارەکاڵین کرێکاران بەبێ جیاوازی ڕنگ و ڕەگەز و ئاینوێتەوە کرێکارێکە لە هەرێمی کوردستانە بێ کار بکە چ کرێکارە بیانی بێت یان کرێکارە خەڵکی ناوخۆی هەرێمی کوردستان بێ ژن بێ یان پیاو بێت لە کەرتی تایبەتی شکایە لە کەرتی حکومیە ئیش بکە بەمبەستی ویکۆیان بکەنەوە ئاراستەیان بکەین و شیاریان بکەینەوەنێ هەوڵ بدەین داکۆچی لە داخوازیەکانیان بکەین بە تایبەتیش ئەبینین خۆمان لە کۆمەڵگاکانی کە هێشتا سیستمی سەرمایه‌داری و بازاڕی ئازادی تایە حقوقی کرێکار پێشێ دەکرێت بۆی ئامانجی سەرەکی ئەم سندیکای بیناسازیەوەی کە کرێکارانی بەشی بیناسازی بتوان بە ماف و داواکاریەکانیان هەم لە ڕووی یاسایی هەم لە ڕووی کۆمەڵایەتی و ئابووری و شاد ببن و لەو چەسان و ئیستیغلالی کە چەندین ساڵە ئەکرێت بەرامەر بە کرێکار ڕزگاریان ببێت. بڵێ کاک عوسمان هەر بۆ شێوەی جنابتان باستان کرد ئێوە داکۆکی لەسەر ماف و بە دوواداچوون لەسەر داواکاریەکانی کرێکارانی کۆچبەری شەکەن کرێکارانی بیانی ئەوانەی لە وڵاتانی دراوسێ یا بڵێن پارچەکانی دیکەی کوردستان ڕویان کردوتە هەرێمی کوردستان بە مەبەستی کارکردن داکۆکی لەسەر مافی ئەوانیش ئەکەن. ئایا سەبارەت بە یان لە دەستان و برینداربوونی ئەو کرێکارانە ئامارێک لە بەردەستان هەیە؟ بڵێ لە ساڵی 2013دا 90 کرێکار لە پارێزگاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک گیانیان لەدەستدا لەو 92 زیاتر لە 36 کرێکاری بیانی بوون و لە ناویشیانە ژمارەیان کرێکارانی کۆچبەری ڕۆژهەڵات بوون یعنی ڕۆژهەڵاتی کوردستان بوون ئێران بوون ئەوانە و لەم ساڵیشدا لە ساڵی 2014 تا ئێستا تەنها لە ئاستی پارێزگای سلێمانیە کە ئامارەکانمان لەبەردەستە و لامان تۆمارە زیاتر لە 27 کرێکار گیان لەدەستاوە لەو 27 16یان کرێکاری بیانی بوون و ژمارەیەک لەو کرێکارە بیانیانش کرێکارانی کوردی ڕۆژهەڵات بوون و هەندێک کرێکارانی تری بەڕەگەز بڵین ئێرانی فارس بوون ئێرانی بوون تایدا ئەوە ئامارانەیە کە لە بەردەستمانە ئێمە بێ جیاوازیکردن لەبەری سندیکای کرێکاران سندیکای هەموو کرێکارانە بێ ڕنگ و بێ جیاوازیکردن لە ڕنگ و لە ڕەگەز و لە ئاین و لە نەتەوەیە گرنگە ئەو کەسە کرێکار بێ لە ناو هەرێمی کوردستاندا مۆڵەتی کارکردنی هەبێەوە بەردەوام بێ ئێمە داکۆچی لەکەین و بوو ئامانجش جا و کرێکارە گیان لەدەست بدا یان بریندار ببێت یاخود کری بخورێ یان لەسەر کار دەرکرێ بە ناحەق یان هەلومەرجی کاری لە ڕووی تەندروستیەوە لە ڕووی پیشەییەوە خراپێ داکۆچی لەکەین و لە ئەرشیفەکانیشمانە بە سەداندی کۆمنتمان هەیە کە داکوچیمان لە کرێکاری کۆچبەر کردووە بە تایبەتی کرێکارانی ڕۆژهەڵات کە بە ژمارەیەکی زۆر دێنە هەرێمی کوردستان و لەبەر ئەو قەیرانە دارایی و ئابووری و وەزعیەتە خراپەی کە لە وڵاتی ئێران هەیە لە بەهۆی سیاسەتە ئابوووریەکانی کۆماری ئیسلامیوانێ خەڵک یعنی ژیانی زەحمەتە کاری زەحمەتە لێرەوە دێنە ئێرە بە کرێکی کەم ناچارن کار بکەن لە هەلومەرجێکی خراپە و زۆر جاری ئیستیغلالەکرێن لەلایەن خاوەن کارەکە ئێمەش بۆ ئامانجە جیاوازیمان نەکردووە تەنانەت هەندێک ڕێکخراوەی کرێکاری کۆچبەری ئێرانیش لێرە دروست بوون هاتوون لەگەڵمان مشاورەتیان کردو هەر هاوکار بووین لەگەڵیانە و هاوکاریش دەبین.
بڵێ وایە سەبارەت بە کەمکردنەوەی ڕێژەی ڕووداوەکانی شوێنی کار لەو بارەوە چه هەوڵێکتان داوە؟ بەڵێ ئەو مەسلەیەکی گرنگە مەسلەی سەلامەتی شوێنی کاربووی کە کرێکار کەمتر تووشی ڕووداو بێ کە سروشتی کاری سندیکای بیناسازی بە تەبیعەتی حاڵی خۆی سروشتێکی کارێکی قورسە لەبەروی کارکردنە لەگەڵ کارەبا کارکردنە لەگەڵ بینایی و تەلارسازی ساختمانی بەرز بیزنهۆمی سینهۆمی وسائلی جۆرا و جۆری تیا بەکاردێ خۆی بە تەبیعەتی حاڵی کارەکە کارێکی قورسە هەمیشە ڕوبەڕووی مەترسی بیتەوە بەڵام بەپی یاسای کاری ژمارە هەفتاویە قانونکاری هەفتاویەک لە ساڵی 1970 کە دەرچوو بۆ کرێکاران لە بەشی چواردا تایبەتە بە احتیاطاتی عملی احتیاطاتی کارکردن سەلامەتی کار لە مادەی 1970 بە تەفسیل لە مەسەلەی باسەکە کە خاوەنکار بەرپرسیارە لە سەلامەتی کرێکار هەم سەلامەتی تەندروستی هەم سەلامەتی پیشەیی بۆ ئەو مەبەستە ئێمە سێ چوار ڕێگەمان کردوتە بە ڕێگەیەکیان لیژنەی سندیکای بیناسازی خۆمانەچین سەردانی شوێنکارەکانەکەین کە کەم و کوڕەکان ببینین ئاگاداری خاوەنکارەکەینەوە لێ لیژنەیەکی ترێ لە بینی سندیکای کرێکاران لەقی سلێمانی لەگەڵ دایرەی کار و دائیرەی خانەنشینی و دەستەبەری کۆمەڵاتی بە هاوبەشی ینی حکوومەت و سندیکا ئەچنە شوێنی کارەکان کەم و کوڕەکانە بین پیانەوترێ ئەمە دوو سێ هەندێک جا وەرکشۆپمان کردوێتەوە بۆ خولی وشیاری لە هەندێک کارگە و هەندێک ناوەدا بۆ کرێکاران بۆی ئاشنا بن لەوەی چۆن خۆیانە بەستنەوە چۆن پاکوتەمیزی ڕابگرن چۆن ئەگەر خاوەنکارێ شوێنی حەوانەوەی بۆ دابین نەکردن پیانەڵین ئەبێ قوبوڵی نەکەن دەستکێش و کەمام و هەموو وەسایلانی پێویستە تا مەسعەدی گەورەی کە سەلامەتی کرێکار تیا بتوانێت بپارێزن نەک مەسعەدی خراپ بەکاربێنرێ ینی کوالیتی خراپێ یان ئەسکەلا کە کوالیتی خراپی هەموو ئەم شتە وەسایلانە ڕێگەی وشیاریمان بەکارهێناوە ما مدەتێکی لەوە پێشتە ساڵانی ڕابردوو گۆڤارێکمانە بوو بە خۆڕایی دابشمانە کرد لەوێ هەندێشتی وشیاری تیا بوو و لە هەمان کاتیشە کاتێک ڕووداوێک ڕوەدا یەکسەر دەچینە سەر ڕووداوەکە دیکۆمنتەکەین کەم و کوڕەکە دیارەکەین لە ئەلان باسیەکەین کە بڵێن ئەم کەم و کوڕە لەم پرۆژە لەم ئەوە ڕوویداوە هەم دیکۆمنتی ڕووداوەکەکەین قوربانیەکەکەین هەم بۆەوەی بیتوانین بکەینە سکاڵە دادگا ئەگەر خاوەنکار نهات قەرەبووی کە سوکارەکەی بکاتەوە یا قەرەبووی ئەو کرێکارە بکاتەوە کە کەمەندان بووە ینی ئەم سێ چوار ڕێگەیە هەیە بەڵام پێم وایە ڕاستەوخۆ ناتوان بەرخورد بە ناتوانین بڵێ پێم وتی لە سەرتا یەکەم لیژنی تایبەتی خۆمانمانەیە بیناسازی لیژنەیەکمانێت تایبەت خۆمان سەردانەکەین لیژنەیەکی تری یاوەشمانەیە لەق لەگەڵ حکومەتە ئاچی ئەو بەرخوردەکان ئەچنە کام خانەوە چۆنە ئەو بەرخودانە بێ خاوەنکار ئێمە تەنیا بۆ ئاگادارکردنەوەیەتی گنە قانون جەبری کردووە لەسەر خاوەنکار کە دەبێ سەلامەتی کرێکار بپارێزێت و سەلامەتی تەندروستی بپارێزێت هەموومانە بەڵام کە کاتێک ئێمە بۆ چاودێریەکەین وەکو سندیکا لەلایەک بیناسازی وەکو لقی سلێمانیکی سندیکای کرێکاران و حکومەت لەلایەکی تر بۆچی قانون ئەڵێ بێت چاودێری خاوەنکار بکرێ ئەمانە ئەکەین ئەگەر خاوەنکارێک ئیلتیزامی نەکرد پابەند نەبوو ئینزار یەکەین ئەگەر ئیلتیزامی نەکرد دەینێ ئەعلامەکان ئیلتیزامی نەکرد حتا دەدێتە دادگا کۆمپانیا هەیە چۆتە دادگای کار غەرامە کراوە لەسەر ئەوەی کە سەلامەتی کرێکاری نەپاراستووە کۆمپانیایە ئێستا حالیەن لە دادگایە لە بەروی کرێکار جیان لەدەستداوە و ئەو بەرپرسیارەتی سەلامەتەکەی کەوتۆتە ئەستۆ واتە کەوتوتە سەر پابندبوونی خاوەنکار بە ڕێنماییەکان و بەرخودەکانی ئێمە یعنی ئێمە قانونا ببیکات کە نایکا ئێمە چاودێریەکەین کە نەی کرد دێنە محکەمە و یا دەدێنە ئەعلامەکان و پێم وایە تا حدێکی زۆر توانیمانە لەو بوارە خاوەنکار پابند بکەین بەڵام هێشتا وەکو پێویست نییە لە بەروی پرۆژەکان یەکجار زۆرن و خاوەنکاریش تا ڕادەیەک التیزام ناکە بەڕاستی بە حقیقەتیش پەرلەمانیش لیژنەکانی تایبەت بەکار لیژنەکانی تایبەت مافی مرۆڤ ئیمالن کەم تەرخەمیان زۆرە ناچن چاودێری ڕۆژی شوێنکارەکان کردن کە ئەمە تەنیا بە سندیکا ناکرێت بەڵێ باسەکەمان لێرەدا تۆزێ باز دەکەم لەم چەند مانگی ئەخیرە گروپی تروریستی بە ناو داعش هێرشی کردە سەر چەند شارێکی وڵاتی عێراق بەگشتی و لەم دوایانەیش بەشێک لە ناوچەکانی کوردستان ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەو ناوچانە ئاوارە بن و ڕووکەنە شارەکانی باشووری کوردستان بە تایبەت هەولێر و سلێمانی ئێستا ئێوە وەک شایەت حاڵی بارودۆخی ئەو ئاوارانە چۆن دەبینن بەڵێ ئەو ئاوارانی کە یەکەم بەهۆی بێشیان ڕۆنە ڕێزی
چینی کرێکار خەڵکی فەقیر و هەژارە بەڵێ بەشێکی زۆری ئەو ئاوارانی کە هاتوون دوو جۆر ئاوارەمان هەیە ئاوارەیەکیانەوەی لە ئەنجامی ناکۆچیەکانی نێوان هێزە شیعیەکان و هێزە سونیەکانی عێراق ئیسلامی ئێرا سونی مەزەبەکان و ئیسلامیە شیع مەزەبەکانی عێراق کە عەرەبی عێراقین یان هاوڵاتی عێراقین و نازیحن هاتوون بۆ شارەکانی سلێمانی و هەولێر و دۆگ و کەرکووک ئاوارێکی ترمانەیە کە لە ئەنجامی شەڕی داعش دژی هەرێمی کوردستان و دژی عێراق بووە بە سەدان یعنی چەند سەد هەزار ئاوارەیەک یعنی ئێستا ئەوەی کە قسەی لەسەر نزیک بە ملیۆن سەروتر ئاوارە لە هەرێمی کوردستانە هەیە ئەمە ژمارەیەکی یەکجار زۆرە بەشی زۆری لە دووەکە دوایی لە هەولێر ئەنجا لە پارێزگای سلێمانی لە پارێزگای سلێمانی جا لە هەولێر هەلومەرجی ئەوانە لە هەلومەرجێکی خراپتان یەکەم طبعا لە شارێ بۆ شارێکە گۆڕێ لە کەمپێ بۆ کەمپێکە گۆڕێ بەڵام بە شێوەیەکی گشتی یەکەم مشکلە لە ئاوارە لە هەموو دنیا یەکەم مشکلی شوێنە کە شوێنەکەی پاکوتەمیز بێ شوێنەکەی ئەمین بێ شوێنەکەی ڕەحەت بێ بۆ خەوتن بۆ نان خواردن بۆ ئەوە بەشی هەرە زۆری ئەو ئاوارانە بە تایبەتی کێسە لە کەمپەکانی خانچێ و کەمپی دێرەبوون و کەمپی شاریا و کەمپەکانی زاخۆ و ئەم کەمپانی لە عربەت و شوێنانە هەن شوێنەکانیان نەگونجاوە ئەمە یەکەم دووم خۆراکی پێویست ڕاستە خۆراکیان بۆ چووە لەلایەن حکوومەت و لەلایەن UNHCR و ئومەی متحیدەوانەوە بەڵام خۆراکی پێویستیان لانیە و ئاوی پاکیژیان لانیە و یان با بڵین بڕی ئاوی پاکیشکەمە و لە هەمان کاتە بێجگە لەمە پێویستی ژن پێویستی مناڵ کە ئەمانە زۆر جار کەم تەرخەمیت یاکرێت بۆ ئەو مەبەستە زۆر جار منەزەماتی کۆمەلگای مەدەنی خۆبەخش و گروپی هانا گروپی ژیان زۆر گروپی تر هەیە ڕێکخراوی تر دروست بوون ئەچن ئەم پێداویستیانە تەکمیلەکەن و خاڵێکی تر هەیە ئەم ئاوارانە لە بارێکی دەرونی خراپدان بە تایبەتی ئەوانەی کوردی ئێزیدیەکان کە هەیەە کچیان فرێنراوە لایەن داعشەوە هەیەە کچیان ژنیان فرێنراوە ئێمە بۆ خۆمان من خۆم بێجگەلەوەی کە لە سندیکای کرێکاران کار دەکەم لە گروپی ژیان کارەکەم گروپی ژیان لە چەندی ڕێکخرا و کەسایەتی پێگاتووە هەفتەی پێشوچووی لە مەناتقی دووهۆک و زاخۆ و چەند کۆمپێکمان بینی بەدەیان و سەدان خێزان کچوشنەکانیان فرێنراون لە بارێکی دەرونی زۆر ناڕەحەتان مسیریان نازانن ئەمە ئەم باری دەرونیەکەی ئەم باری شوێنەکەیان خراپە بۆیە هەستەکەین ئێمە کەم تەرخەمێکی گەورە لەلایەن ئێرەوە هەیە وەکەم تەرخەمێکی گەورەش لەلایەن حکوومەت یاریمی کوردستان هەیە ڕاستە ئێمە تەقدیری زوڵفی حکوومەتەکەین کە یەکەم ئاوارەکە ژمارەکەی زۆرە دووهەم بە کتوپڕی هاتووە بەڵام میکانیزمەکانی غەڵەتە ئێمە چوونێتە کەم بەس هەزاران خێمەی لێ بووە لە یەک شوێن خواردن دروست کراوە تەوزیع کراوە ئەنجا ئەمانە وەکو تۆش فەرمووت بەشێکی زۆری کرێکارن خەڵکی فەقیر و هەژارن خەڵکی کاسبن لەوە پێشتر هیچ سەرچاوەیەکی دارایی وایە نەبووە خاوەن پارەیەکی باش بنبێنەوە ئەم فترەیە ئێستا ئەبینین خێزانێکی زۆر و خانەوادێکی یەکجار زۆر عەرەبی عێراقیاتون لە سلێمانی لە شوقەیە لە خانووە لە شوێنی باشە ئاخەون لەبەر ئیمکانەتێکیان هەبووە بەڵام ئەم ئاوارانی کە هاتوون بەشێکی زۆرە ئیمکانەتیان خراپ بووە لەوە پێشتر زوڵفیان خراپ بوو ئێستش کە ئاوارە بوون هەندێکی هیچی بۆ دەرنەچووە هیچ ئیمکاناتێکی بۆ دەرنەچووە لەبەرەوە لە لومەرجێکی خراپن هەم لە ڕووی مادیە و هەم لە ڕووی دەرونی و هەم لە ڕووی ئەوە بەڕاستی ئەرکێک و بەرپرسیارەتی حکوومەت و ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە کە بتوانن باشتر بەهانانە بچن بەڵێ ئەو ئاڵۆزیانە چه کاریگەریکی بوو لەسەر گوزەرانی کرێکاران بە گشتی ئەوانەی هەر باشووری کوردستان بڵین زۆر تەسیری هەبووە کرێکارانی کۆچبەری باشووری کوردستان با بڵین هەرێمی کوردستانی عێراق کرێکاری ئێرانی بە کورد و فارس و نەتەوەکانی ترەوە کرێکارانی سووریا کرێکارانی تورکیا لە تەواوی دنیاوە ناتوان بڵم هەموو دنیا بەڵام لە زۆربەی وڵاتانی فەقیرنشین و ڕۆژهەڵاتی ناوەڕاست نێوێنەوە کرێکار هاتووە بۆ ئیشکردن بۆ عێراق بۆ هەرێمی کوردستان و لە خواروی عێراق و ناوەڕاستی عێراقشەوە هاتووە واتە ژماری بێجگە لە کرێکاری ناوخۆی هەرێمی کوردستان یەکجار کرێکارێکی زۆری کۆچبەر لە هەرێمی کوردستان هەیە و وەزعی ئابووری هەرێمی کوردستانی هێشتا وەکو پێویست نییە هەموو سێکتەرە ئابووریەکان بێجگە لە تەلارسازی ساختمانسازی ئاڵۆزیانە کە بڵێ مەبەستەکەم ئەوەیە خۆی هەلومەرجەکە هەلومەرجێکی نالەبار بوو کرێکار لەبەرەوەی ژمارەی زۆری کرێکانی ناوخۆیی و هەرێمی ناوخۆی و دەرەکی هەبوون ئابووریش و سێکتەرە جۆرە جیاوازەکانی ئابووری پیشەسازی کشت و کاڵی هەمووی نەکەوت بۆ گەڕ لە هەرێمی کوردستانە تا بتوانین هەلومەرجی کارۆکو پێویست دەست بکەوێ و باشیش بێ ئێستا ئەم هەلومەرجان نائارامیە سیاسی و ئەسکەری کە تووشیشی بۆ خراپتر کردووە بە پێی لێدوانی ژووری بازرگانی باز لەوەکەن زیاتر لە 800,000 کرێکار بێکار بووە بێگومان ئەوان لەوانەی لەو ڕوانگەیەوە بێ و ئامارە کە چەند کارگە داخراوە چەند پرۆژە داخراوە بە پێی پرۆژە و کارگەکان چەند کرێکاریان لەلایە ئێمە وەکو سەندیکای کرێکاران ئامارێکی وردمان لەلایە حکوومەتیش لەلای نییە بەڵام بە تەقدیری ئێمە زیاترە لەو ئامارەی کە ژووری بازرگانی ئەلانی کردووە
ئەمە لەلایەک و کێشێکی تری دروست کردووە کە زۆر لە پرۆژەکان ئیشەکانیان وەستاوە کرێکارەکان بەشێکی ئیشەکانیان کردو بە پرۆژەکان بەڵام خاوەنکارەکە سلفەی پێ نییە پارەی پێ نییە بیدا بکرێ بە سەدان کەیسمان لەلایە کرێکاری ئێرانی کرێکاری تورکی سووری حتا کرێکاری ناوخۆی هەرێمی کوردستان ناوخۆمان ئیشەکەی نیوەی تەواو کردووە نیوەی پارەکەی وەرنەگرتووە یعنی هەم کرێکار بێکار بووە هەم کرێکار لە وەختی خۆیان کرێکەی وەرناگرێ هەم لەلایەکی تری شەوانێ بەشێکی زۆری خاوەنکارەکان کرێکارەکان دەرەکەن بەبێ ئەوەی حسابیان بۆ بکەن کە کەیەگەڕێنەوەنێ چەند پرۆژەیەک ئەبینین کە جێگەی ڕێزنەوە پرۆژانە کرێکارەکانیان ئیزن داوەتەوە و کریان بۆ حسابەکەن ئەلەن تا ئەو ڕۆژەی کە بەرهەمی چیمەنتۆمانە بێت بۆ لەبەری ئەم چیمەنتۆیان ئەم کارگە گەورانەی ساختمانی ئێستا ئەم بینا سازی ساختمانی تەلارسازیە کە چیمەنتۆی پێویستە ئەچێ بۆ مووسڵ و بۆ کەرکک و بۆ بەغا و شارەکانی تر بەڵام لەبەروی مەترسی لەسەر ڕێگا بوو ڕێژەی فرۆشتنی چیمەنتۆ زۆر کەم بۆتەوە کە ڕێژەی فرۆشیش کەم بێتەوانێ ینی دەستی کار کەمێتەوە کارگەمانەیە لە 600 کرێکار 300 کرێکار ئیشی کردووە ئەم دووسێ مانگە کارگەمانەیە لە 500 کرێکار لە سەدا 50 کرێکارەکان کاریان کردووە بێجگەلەوەی بەدەیان و سەدان پرۆژەی بچووکی 6 کرێکاری و دەکرێکاری 20 کرێکاریمانەیە کە وەستاون ینی واتە کاریگەری خراپی هەبووە لەسەر هەم پێشکەوتنی ئابوووریە ئەم لەسەر دەستی کرێکار کاک عوسمان ئەگەر هەڵم نەکردوێ ساڵی ڕابردوو لە یەکێک لە پاڵاوەکانی کەرکک بوو گروپێکی تروریستی نەناسرا و دەستڕێژی گولیان کردە سەر کرێکاران و 21 کرێکاریان کوشت کە حەفدەیان لەو کرێکارانە حەفدە کەسیان کرێکاری ئێرانی بوو سەبارەت بە ئەمنیەتی گیانی ئەو کرێکارانە بە تایبەت کرێکارانی کۆچبەر کە لە هەرێمی کوردستان حەزوریانەیە کێ بەرپرسە ئێوە لەو بارەوە چه هەوڵێکتان داوە بەڵێ طبعا سندی کەرکک گەمەبەستە کە ڕووداوەکەت یان ڕووداوە نیە یعنی وەکو قانونی و هەستی نەتەوایەتی و قەنەعەت و شتی جوگرافی مێژووی کەرکک سەر بە هەرێمی کوردستانە بەڵام ناحەی قانونیەکەی تا کەرکک ئیلا نەبووتەوەوانی و عێراقەوە باری یاسایەکە ئێستاکە لەلایەن عێراقەوە بەڕێوەبرێ بەڵام لە کەرکک بێ یا لە بەغا بێ یا لە هەرێمی کوردستان بێ کرێکاری کۆچبەر لە هەر شار و وڵاتێ بێ ئەو دەوڵەتە بەرپرسیارە لە ئەمنیەتی ئەو کرێکارە هەروەکو چۆن بەرپرسیارە لە ئەمنیەتی هاوڵاتیانی وڵاتەکەی خۆی کە ڕووداوێکی وا ڕوو ئەدا بەڵام گروپە تیرۆریستەکان زۆر جار نەکرێکاران یا خەڵکی سڤیل دام و دەستگای حکوومەتی ژەکەنە ئامانج و ترۆریانەکان بینیمان لە هەولێر چوونە سەر ئاسایشی هەولێر یا لە سلێمانی محاولاتی ترە بۆ کوشتنی سەرۆکی حکوومەت لە کاتی خۆیان یعنی ئەم کاروکەرە تروریستیانە تەجاوزی بەس مۆزوعی کرێکار و خەڵکی فەقیرەژانی یعنی هەموو کۆمەلگایە و زۆر جار تەجاوزەکە سەر دەوڵەتی خۆشی بەڵام لە حقیقەتا بەنەتیجە خاوەنکار لەگەڵ دەوڵەت بەرپرسیارە لە ئەمنیەتی هەر هاوڵاتیەک هەر کرێکارێک کە کۆچبەر بێ یاخو کرێکاری ناوخۆی بێ کە کارەکاری ئەبێ ئەمنیەتی ئەو شوێنە دابین کە وی ئەگەر مەترسی لەسەر ئەو شوێنە هەمی پێویستە کاریتیانەکرێ و ئەگەر ڕووداوی واڕوویە ئەوان بەرپرسیارە بن بە تایبەتی لە قەرەبووکردنەوەی خانەوادەی و کرێکارانە و بۆ ئێمە بۆ ئەو مەبەستە هەمیشە دایمە هەوڵەکانمان لە ڕووی ئەعلامیەوە لە ڕووی پەیوەندیەکانمان کە چوونتە لای خاوەنکار یا لە ڕووی فشاری جەماوەری بێ بۆ ئەوە بۆ کە ئەمنیەتی کرێکار ینی زەرورەتی خۆی هەیە بە تایبەتی لەو ڕوانەوانێ بەڵام بەداخەوانەیە جاری وایە گروپە تیرۆریستەکان زەفەر بە ناو ماڵی خەڵکی ژەبن بەڵێ کاک عوسمان ئێوە وەک چاوەدێرێکی بیانی و بە خوێندنەوەی خۆتان دوو ڕێبەری گیانبەخت کردووی کۆمەڵە کاک فوادی مستەفا سوڵتانی و کاک سدێقی کەمانگەر چه ڕۆڵێکیان گێڕاوە لە ڕوانگەی ئێوە وەک ئەو خوێندنەوەی کە بۆتان کردووە چه ڕۆڵێکیان گێڕاوە بۆ بەرەو پشتبردننی تایبەتەن بزوتنەوەی کرێکاری لە ڕۆژهەڵاتی کوردستان بە بڕوای ئێمە من ناتوانم وەک با بڵێن کەسێکی بیانی خۆم حساب بکەم لەسەر ئەوە لەبەرەوەی ئەوانە ڕابەرانێکی سیاسی خەباتگێڕی ناو مەیدانی خەبات و کاری ژیانی کرێکاران بوون ڕاستە لە کوردستانی بڵێن ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران بووە بەڵام بۆ پێی من وەک هەم خەباتی سندیکای وەک بیرباوەڕی خۆشم خۆم بە هاوپشتووە و ڕێواز و دۆستی هەموو ئەو کەسانە ئازانم کە لە تەواوی دنیاە خەڵکانی خەباتگێڕ بوون لە پێناو چینی کرێکارە بڕوام وایە ئەو دوو جوامێرە لە مەیدانەکانی کار و ژیانی خەڵکە دەست پێشخەر بن بۆ دروستکردنی یەکێتیەکانی جوتیاری یەکێتیە کرێکاریەکان کە ئەوانە لە مێژووی خەباتی کرێکاری ئێران و تایبەتی ڕۆژهەڵاتی کوردستاندا
ئەو ئەستێرەیەکی دراوشاوە وایە لە ئەسمانی خەباجێڕی بزوتنەوەی کرێکاریدا بە تایبەتی لە سەردەمانێک کە تازە لە دوای شۆڕشی گەلانی ئێران بەداخەوە کە زۆر جا بە شۆڕشی ئیسلامی ناوەبرێ خۆی ئەوە شۆڕشی گەلانی ئێران بوو بەڵام ئیسلامیەکان بە فیت و بەدەستی دەرەوەی وڵاتان هاتن سەیتەریان بەسەر ئەو شۆڕشا کرد و ئەو شۆڕشەی کە لە گەلانی ئێران کردیان بە خەباتی کرێکاران و خەڵکی چەپ و ئازادی خواست بوو لە نێویشیانە ئەو دوو سەرکردە بە ڕێزا ئەو دوو فیداکارە و بە تایبەتی کۆمەڵا لە دەورانی سەرەتای شۆڕشدا دەورشی کاریگەری هەبووە ئەو دوو شەهیدا ئەو دوو ڕابەرە کرێکاری و جوتیارێ بە بڕوای ئێمە توانیان لە مەیدانەکانی کار و ژیانی خەڵک دەستپێشخەری دروستکردنی ئەوە بن کە بە شێوەیەکی حرفەیی بە شێوەیەکی سندیکایی بە شێوەیەکی بزوتنەوەی کاریگەری کرێکاران هار بدەن بۆ خەباتی مەطلبی خۆیان لەلایەک لەلایەک تیشتوانیان کرێکاران بێن بۆ خەباتی سیاسی چونکە هەمیشە لە مێژووی خەباتی سیاسیدا کرێکاران نەیانتوانیەوە بە خەباتی حرفەیی و بە خەباتی سندیکایی بتوانن ڕزق بە ئامانجی یعنی بە ئامانجی ڕزگاری تەواوەتی بگەن بۆیە هەم خەرێکارانیان فێرکرد لە نەقابات و لە سندیکا و بزوتنەوە کرێکارەکان کار بکەن هەم کرێکارانیشیان هاندا بووین لە خەباتی سیاسیە کار بکەن ئەمە لەلایەک یەشەکە لە سیما و خەسڵەتە جوانەکانیان دوو توانیان لە ڕووی نەزەریەوە ئەمە بخەنە ناو خەڵک لە ڕووی پراکتیکی و ئەمەلی و خۆیان لە مەیدانەکان نابوون چونکە لە مێژوودا زۆر هەبووە لەو سەرکردە کرێکارانە زیاتر بابەتی نەزەری خستۆتە وشیاری خەڵک خۆی بوو ئەمە کەم نییە بەڵام ئەمانە خۆیان ڕابەری مەیدانیش بوون لەبەرەوە بەڕوای ئێمە لە مێژووی خەباتی کرێکاریە کاک فوادەم کاک ینی شەیدەکەی ترمان هەمویان کاک کەمانگەر ینی لەو ڕابەرە کرێکار و جوتیارانن کە بۆ ئێمە نەک لە بۆ ڕۆژهەڵاتیەکان نەک بۆ ئێرانیەکان بۆ ئێمەش بۆ هەموو کەسانی کە بڕوان بە خەباتی کرێکاری هەیە بڕوان بە ئازادی ئینسان هەیە جێگەی شانازی کاک ئۆسمان وەک دوایین پرسیار دیارە ئێوە دەمێکە کاری ڕێکخراوەیی و داکۆکی کاری مافەکانی کرێکارانە لە باشووری کوردستان بە لە بەرچاوگرتنی ئەو دۆخەی کە هەنووکە لە بەسەر کرێکاران و چینی کەم داهاتی کوردستانی ڕۆژهەڵات و ئێران بە گشتیدا زاڵە چه پێشنیار و نەخشە ڕێگایەکتان هەیە بۆ گەشەی ئەو بزوتنەوەی دیارە مەبەست گەشەی بزوتنەوەی کرێکاری لە ڕۆژهەڵاتی بەڵێ کوردستان ئێستا ئازادی سیاسی ئازادی ڕێکخراوەیی لە ڕۆژهەڵاتی کوردستان واتە بە بڵین کوردستانی ئێران نییە بەهۆی بوونی حکومی کۆماری ئیسلامی وانەیە کەواتە خەباتی کرێکاری ئێستا لە ئێرانە بە یاسا قەدەغەیە خەباتی کرێکاری حەقیقی نەگەوەی کە سەر بە دەوڵەتە بەم پێوێت بێت کرێکاران ئەبێ هەوڵ بدەن هەر یاسا و ڕێگە و شوێنێک کە بواری بۆ ئەگونجێ لە ڕووی یاساوە کاری تیابن کاری تیا بکەن بۆی بتوانن بیبەنە پێشەوانێ وەسوود وەربگرن لە هەلومەرجی نوێی دنیا کە مەسەلەی پەیوەندیەکانە و تەکنەلۆژیایە و لە نێو ئەم هەلومەرجە سیاسی کە لە کوردستانی ئێراندا هەیە ضرورە خەباتی حرفەیی خەباتی سندیکایی برەو پێ بدەن کە هەرچی و توێژێک بۆی هەیە نەقابەی خۆی هەبێ بزوتنەوەی کاریگەری خۆی هەبێ ئیش بکەن هەوڵ بدەن نقطەیەک مشترک بێتیایە خەباتی مشترەکی تیا بکەن یعنی دوور لە تەوەجوهاتی حزبی تەسک دوور لە خەباتی و تەوەجوهاتی ئایدۆلۆژی تەسک بزوتنەوەی کرێکاری بزوتنەوەی ناڕەزایەتی برەو پێ بدەن بە نەتیجە بڕوام وایە جیالەوەی هەندێک مەطالب ممکنە بەدەست بێنن ئەبێتەوەی وشیارکردنەوەی کرێکاران ئەبێتەوەی وشیارکردنەوەی هاوڵاتیانی تریوێ جێ لە کرێکار چونکە بۆ لەم خەباتە بۆیان دەرەکەوێت خەڵک کە ئەوە کۆماری ئیسلامیە جواب بە بزوتنەوەی کرێکاری ناداتەوە جواب بە بزوتنەوەی خەڵک ناداتەوە یعنی مەرجێکی سەرەکی بۆ ئەم بزوتنەوەی ئەوەیە لە چوارچێوەی ئێران کە کار دەکەن یعنی لە چوارچێوەی بزوتنەوەیەکە کار بکەن دوور لە ئایدۆلۆژی و حیزبایەتی بەردەستک دوور لە جیاوازکاری ئەمە نقطەیە وە لێرەش کە لە کوردستانی عێراقەوانێ بزوتنەوەیەکی زۆری سیاسی هەیە و بڕای بۆ خەباتە کرێکاری ئەوێ دامیکا ضروریە بە هەمویان بە یەک دەست ئەم بزوتنەوەی بەر نەپێشەوانەیە من لێرە ئابینە مەسەر لە کوردستانی عێراقا چەند ڕێکخراوە و گروپێکی بچووک بچووکی کرێکاری و سندیکایی کرێکارانی کۆچبەری ئێرانی دروست بوون بەڵام لە ئێستەوە خلافات کەوتۆتە بینیان ئەمە نقطەیەکی هەڵەیە پێویستە بەبێ ڕەچاوکردنی ئەوەی من سەر بە چ بزوتنەوەیەکەم سەر بە سیاسیم سەر بە چه حزبێکی سیاسیم سەر بە چه ئایدۆلۆژیایەکەم ئەگەر کرێکار بووم ئەبێ دەوری کرێکاری خۆم پێ بدرێ
و پشتیوانی بکرێن ئەمە نقطەیەکی زۆر گرنگە وا دەتوانێت ئەم بزوتنەوەیە لەگەڵ ڕابەرانیان بزوتنەوە چه ئەگەر لە ناو کوردستانی عێراق و قیادە ئیشەکە بکەنەوە هەوڵ بن پەیوەندیکی گەرموگوڕ و بەردەوامیان هەبێت لەگەڵ سندیکاکانی کرێکارانی جیهان لەگەڵ بزوتنەوەی کرێکارانی جیهان بۆ ئەوەی لەڕێ ئەو بزوتنەوە کرێکاریەوانەیە هەموو ئەو معانات و بشکیلانی کە لە کۆماری ئیسلامیە بۆ دەوڵەت و لەلایەن دەوڵەتە بەرامبەر خەڵگەکرێ بەرامبەر کرێکارەکرێ بخرێتە ڕوو هەروەکو چۆن بینیمان بزوتنەوەی ژنان هەبوو ئیمزای ملیێنی هەبوو ئەبێ ئەمە بابەستە کرایە بە بزوتنەوەی جیهانی ژنانەوە ئەم مەسەلە کرێکارە ژوالێ بکرێتەوە خاڵێکی تر کە ڕسانەی بکەنەوە بەڵێ جیهانی بکەنەوە زۆر گرنگە نقطەیەکەوە گرنگترەوەیە کە لێرەوانێ هەر ئەو کرێکارانی کە ئێستا کرێکاری کۆچبەری ئێرانی دەچنە هەر وڵاتێکەوە هەوڵ بدەن لێرە جگەلەوەی ڕێکخراوەی تایبەتی خۆیان دروستکەن سوود وەرگن لە هەر ڕێکخرا و سندیکایە کە لە وڵاتە مۆڵە پێدراوە بۆی تەجروبە وەرگن و بۆ ئەوەی پشتیوانی پیاکەن کە کاتێک ئەڕۆنەوە بتوانن ئەزمموی ئێرە ئەزمموی تورکیا مەسەن کرێکاری ئێرانیە لە تورکیا کرێکاری ئێرانیە لە ئەڵمانە کرێکاری ئێرانی لە کوردستانی عێراقا سوود لە ئەزمموی ئەم وڵاتانە و ئەم شوێنانە وەرگێ دیارە لە ئەزممونە چاکەکانی لە ئەزمونەکانی کە لە بەرژەوەندی کرێکارانن چونکە مەرج نییە هەموو ئەزممونێک ینی هەموو مێژوویەک ینی با بڵێن مێژوو ئەزمونونەکەی هەمووی هین بێت هەمووی باش بێت لە ئەزمونە باشەکان تەجروبە وەربگرن و بە بڕوای ئێمە تەنانەت ئەمە خزمەت بە بزوتنەوە سیاسی ڕزگاری خوازەکەی گەلی کوردستانی جەکە خزمەت بە بزوتنەوە سیاسی ڕزگاری خوازەکەی گەلانی ئێران جەکە کە دژایەتی کۆماری ئیسلامیەکەن چکە خەباتکردنی کرێکاری لە هەلومەرجێکە کە ئازادیە کە بێ جیاوازە لەوەی کە ئازادی نەبێ ئێستا لە ئێران کرێکاری ئێرانی دوو مشکلەیە هەیە دوو گرفتی گەورەی هەیە یەکییانە گۆی کە کرێکارە چەوسێتەوەی یەکەوەی کە ئینسانێکی ئێرانیە ئینسانێکی کوردی ئێرانیە ئەچەوسێتەوە بەرامبەر بە سڵتەیەکی دیکتاتۆری و استبدادی لەبەرەوەی هەم خەباتی سیاسی بکە ئەم کرێکارە کە بێ لە چەسانەوە ئازادی ببێ ڕزگاری ببێ هەمە بێ خەباتی حرفەیی بکە بۆیە ئەم خەباتی حرفەی و سیاسی تێکەڵکردنی بە یەک ئەبێ بزانن لە چ کاتێکە لە چ فعالیەتێکە و بە چ شێوەیەک ئەبێت و ئەمە نقطەیەکی مویمە کرێکاران وشیار بکرێنەوە و لە کاتی خەباتی حرفەیە وریا من جیاوازیەکانیان جیاوازی ئایدۆلۆژیەکانیان خەباتی حرفەیەکانیان خەباتی بزوتنەوەی کرێکاریان لەبین نەبات. بەڵێ زۆر سپاس هەوڕێ عوسمان زیندانی سەرۆکی سندیکای کرێکارانی بیناسازی کوردستان لە قەی سلێمانی سپاس بۆ ئەوەی کە داوەتی ئێمەتان قبول کرد و لەم بەرنامەیەدا بەشداریتان کرد. زۆر سپاس بۆ ئێوەش کە ڕۆژهەڵات تیڤی هەمیشە بەشێک لە بەرنامەکانی تەرخان کردو بۆ خەڵکی کرێکار و زەحمەت چێش ئەوە بۆ ئێمە جێی خۆشحاڵیمانە و هیوەخوازم کە بزوتنەوەی کرێکاری لە تەواوی دنیاە و بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە زیاتر یاساکان لە بەرژەوەندی کرێکاران نین و پەیوەندیەکانی بەرهەمێنان بە بەرژەوەندی کرێکاران نییە بتوانێت ئەم بزوتنەوەی زیاتر بکوێتە سەر پێی خۆی و بتوانێت کاریگەری سیاسی کاریگەری ئابووری کاریگەری کۆمەڵایەتی لەسەر کۆمەلگاکان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دروست بکە و ببێتە بەشێکی کاریگەر لەو بزوتنەوە کرێکاری کە لە جیهانە لە دەورانی ئەم 15 ساڵی ڕابردوو بینیمان کە جیانی سەرمایه‌داری تاکجەمسەری دەیان و دنیا ئیتر کۆتایی مێژووە و سەرمایه‌داری ئەبەدل ئابدینە دەرکەوت کە ئەزماتی اقتصادی گەورە هەیە دەرکەوت بێکاری لە دەیەی 2000ەکان و 90ەکانە زۆرتر بووە هەژاری زۆرتر بووە دەخلی فەرد حەقی خەڵک یعنی ئیمکانێتی خەڵک کەمتر بووە نەخوێنەواری زۆرتر بووە و بە تایبەتی لەم وڵاتانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و بە تایبەتی ئێران کە تووشی قەیرانی دارایی بووە نظامی یارانەکانی نەهێشتووە بۆ خەڵکی ئێران ئەوەنێتر ژیانی خەڵکی کرێکار و زەحمەتکێشی سەختتر کردووە بۆیە ئێمە لە لێرەوانێ ینی دەستی هەموو خەڵکی خەباجێ ڕەگوشین لە هەر شوێنێکی دنیا بێ. سپاس جارێکی تر بۆەوەی کە لەم بەرنامەیەدا بەشداریتان کرد. بەڵێ بینەرانی خۆشەویستی ڕۆژهەڵات تیڤی و بەرنامەی کرێکار بەم شێوەیەتی کۆتایی ئەم دیدارەشمان هەتا دیدارێکی دیکە و پرسێکی پەیوەندیدار ماڵەوە.